شەو باش وا دیارە سات بە سات شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان کورسترە بنوەش بە چەند شێوازێکە گۆدرێ ئەوەی کە ئێستا کێشەیە تا ڕادێک شەڕەکە لەژێر دەستی هێزەمنەکان وێزی پێشمەرگە نەما چونکە ئەو شەڕێکی ئێستا لەگەڵ چەکدارانی حەشدی شەعبی ئەنجامەدرێ گەنجانی قەزای دۆستخورماتون دوای ئەوەی کە چەکدارانی حەشدی شەعبی ماڵی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کوردی قەزاکەیان سووتان گەنجانی ئەم ماڵانەوە گەنجانی کورد لە قەزای دۆستخورمات و ئەوانانێ تۆڵی خۆیان بکەنەوەوانەوە هێرش بکەنە سەر چەکدارانی حەشدی شەعبی بۆیە چەکدارانی حەشدی شەعبی چ لە گەڕەکی عسکەری و چ لە شەقامی کۆماری خود لە سەری شەقامی کۆماری ئەمان بە قەناز وەڵامی ئەو گەنجانە دەنەوە هەرچەندە هێزەکانی پێشمەرگە لە هەوڵی ئەوەن کە کۆنتڕۆڵی بارودۆخەکە بکەن و بەڵێ ڕۆکەنەوەتە هێزەکانی پێشمەرگە بەشدار نەبوون ینی شەڕ لە نێوان هاوڵاتیان و چەکدارانی حەشدی شەعبیدا هەیە بێگومان ئێستا هێزەکانی پێشمەرگە ئەوەی کە مەبەستیانە تەنها ئەوەی بارودۆخەکە هێور بکەنەوە چونکە دوای ئەوەی کە ئەو کۆبوونەوەی لە نێوان نوێنەری سەرجەم لایەنەکان کرا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە بارودۆخەکە هێور بکرێتەوە و لیژنێکی هەماهەنگی پێ بهێنرێت بۆی بە شەقامەکانی دۆستخورمات و بسوڕێنەوە هەر حاڵەتی حاڵەتێکی نەئامنی ڕووبداوە هەر کەسێک تەقەبکە ئەوان هەوڵی دەستگیرکردنی بدەن و هەوڵی چارەسەرکردنی بارودۆخەکە بدەن. بەڵێ ڕۆکان کوژرا و هەیە ینی کوژرا و بریندار هەیە گەر زانیاریتان هەبێ مراد تا ئێستا هیچ کام لە هێز ئەمنەکانەوە ڕانەگەاندووە کە کوژرا و یان بریندار هەبێ بەڵام بەپێی ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوەی کە سەخونەتێک بەردە ئێستا ڕوویدا لەوە ئەچووکە بریندار یاخود کوژرا و هەبێ چونکە هەندێک جارچەکی قورتیش بەکارەهێنرا دوای ئەوەی کە چەکدارانی حەشدی شەعبی توانیان دەست بگرن بەسەر یەکێک لە مزگەوتە سونەکانی قەزای دۆستخورمات و ئەم گەنجانە یاخود گەنجانی کورد لە قەزای دۆستخورمات و بە شێوەیەکی زۆر هەڵکوون و ئەوان پێیان وایە کە چەکدارانی حەشدی شەعبی زیاتر باڵێن لە سنووری خۆی تێپەڕیوە بۆی ئەوان ئەیانەوێ وەکو گەنجانی ئەوێ ئەڵێن ئەیانەوێت لە سنووری خۆیان ڕایانگرن وەچی تر چەکدارانی بەڵێ ڕۆکان ئەو شوێنەی کە شەڕی تاکرێتن ئەو بارەگانن کە ئاماژە و پێکرد کە حەشدی شەعبی دەستی بە سەداگرتون هاتوونەتەوەنی شەڕەکە لەو شوێنانەیە کە بارەگاکانی حەشدی شەعبی لێە و چەکدارانی ئەوانی لەناون نەخێر ئێستا شەڕەکە زیاتر لە سەروو شەقامی کۆماریە وا دیارە چەکدارانی حەشدی شەعبی بە پێی زانیاریەکان ئەوتێ زیاتر لە دەخت قەناز بەدەستیان لە سەرووی بینەکانەوە دانەوە واتە سەرووی شەقامی کۆماری لە نیوەڕۆوە تا ئەم ساتە وەختێکە من قسەی تیاکەم نە هاوڵاتی نە هێز ئەمنەکان نەیانتوانێ بستە ئەو شەقامەوە لەبەرەوەی ترسیەوەیە کە لەلایەنە و قەناز بەدەستانەوە تەقەیان لێ بکرێەوە کاتێککە ئێمەش ڕاستەخۆ ڕووماڵی ڕووداوەکانمانە کرد لەوێ تاقە لە ئێمەش کرا ئێمە چەند جاری هەوڵماندا بچینە گەڕەکی عسکەری و بچینە سەرووی شەقامی کۆماری بەڵام لایەن چەکدارانی حەشدی شەعبی و ڕێگە نەدرا ئەوەی کە هەبوو لە کۆبوونەوەکە باس کرا کە سەرجەم لایەنەکان هەوڵدەن بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە بەڵام وا پێ چەکدارانی حەشدی شەعبی ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکەن و گوێ بۆ ڕێکەوتنە نەدەن چونکە تا ئێستا چەکدارانی حەشدی شەعبی ماڵی هاوڵاتیانی کورد دەسووتێنن و هاوڵاتیانی کورد داوای لێکن کە گەڕەکی عسکەری و شەقامی کۆماری بەجێ بێڵن بۆیە ئێستا شەڕەکە لەو دوو گەڕەکەی کە باسیەکێکە گەنجیان هاوڵاتیانی کورد داوا لە حەشدی شەعبیەکەن بەجێ بێڵن لەو گەڕەکانەیە کە چەکدارانی حەشدی شەعبیتە مراد گەڕەکی عسکەری ئێستا تا ڕادەیەکی هیچ ماڵێکی کوردی تیا نەماوە بەڵام بە کەمی ئەوی ماڵێکی کوردی تیامەوە چەکدارانی حەشدی شەعبی داوای لێکەن ماڵەکانی خۆیان بەجێبێڵن دوای کە ماڵەکان بەجێهێڵن ماڵەکانیان نەسووتێنن ئەمە لێرە ڕوبەڕووبوونەوە نییە ئەمە لێرە لە گەڕەکی عسکەری چەکدارانی حەشدی شەعبی سەیتەرەی تاویان بەسەر گەڕەکەکە هەیە بەڵامەکی کێشەیە و ڕوبەڕووبوونەوە دروست بووە شەقامی کۆماریەوە بەشێک لە شەقامی کۆماری بەدەستی هێزەمنەکانەوەیە بەشەکەی تری بەدەستی چەکدارانی حەشدی شەعبیەوە بۆ تا ئێستاش ئەو لیژنە هەماهەنگی کە دروست کراوە و ئەیانەیە بچنە شەقامی سەروو شەقامی کۆماری بۆی ئەو چەکدارانی حەشدی شەعبی لەوێن دەستگیریان بکەن و دیارە قەناز بەدەستەکانی چەکدارانی حەشدی شەعبی قبوڵ ناکەن و بەپێی زانیاریەکان هێزێکی زیاتریان لە ناوچەکانی ترەوە بۆ هاتووە بە تایبەت عەسایبی ئەهل الحەق کە ئەوان هەڕەشەی توندیان داوە بۆی کە تۆڵەی ئەو کەسانە بکەنەوە کە بە دیر گیراون یاخودەکو خوێنە لەن کوژراون ئەوانیش ئەڵێن ماڵی هاوڵاتیانی تورکمان سووتێنراوە بۆیە عەسایبی ئەهل الحەق ئەڵێن تۆڵەی ئەو ماڵی ئەو هاوڵاتی تورکمانان ناکەنەوە کە لەلایەن کوردەوە سووتێنراوە بەڵام تا ئێستا هیچ لایەنێکی کوردی و هیچ هێزێکی ئەمنی ئەوەی ڕانەگەاندووە کە لەلایەن کوردەوە ماڵی تورکمان بۆ ئارامکردنەوەی بارودۆخەکان ئەو شەڕێی کە باسیەکێ کە هیچ هێزێکی ئەمنی دەرەوەی دۆستخورمات و هاتووە بۆ ئەوەیان هیچ زانیاریتان دەربارەیەوە هەیە
تەنها ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێەوە لە چەند سەرچاوێکەوە دەستمان کەوتۆ بەڵێک عەسابیها للحاق گەیشتنۆتە قەزای خورمات و بەنیازی ئەوان ڕوبەڕووبوونەوەکان زیاتر بکەن و هێرشەکانیان زیاتر بکەن نەگەوەی کە بارودۆخەکە هێور بکەنەوە. بەڵام ئەوەی کە ئێستا تەنها هەوڵی هێزە ئەمنیەکانە بەتایبەت هێزەکانی پێشمەرگە هێورکردنەوەی بارودۆخەکەیە، چونکە لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە سەیتەریە خود بازگەی کاتیان لە ژمارەیەک شەقام داناوە بۆی هەر هاوڵاتێکی چ کورد چ تروکمان چ عەرەب ئەگەر چەکی پێبێ هەوڵە دەن چەکەکەی لێ بسەنن و بارودۆخەکەی هێورکردنەوە شەڕی تر دروست نەبێ، چونکە ژمارەیەکی زۆر گەنجی کورد تووڕەبوونێکی زۆریان پێوە دیارە و سەرجەمیان چەکیان هەڵگرتووە بەرەو سەر و شەقامی کۆماری ئامێ بەڕێ بکەون و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ چەکدارانی حەشدی شەعبی زیاتر بکەن. بۆ هێزەکانی پێشمەرگە ئێستا تەنها هەوڵی ئەواتن کە بارودۆخەکە هێورکردنەوە نەگەوەی کە گەنجەکان بڕۆ لەگەڵ چەکدارانی حەشدی شەعبی ڕوبەڕووبوونەوەکانیان زیاتر بکەن. بەڵێ سپاسش بۆ نوچەکانی مارۆکان جافە بەرێ تەماشەمانە نێژاوەکوە گۆداری کردی داوی پێشهاتێن ڕەوشا دۆست خورماتە بوون کۆ دناژیدا شەر بەردەوام